ساڵی ڕابردوو لە شاری کەرکووک 106 حاڵەتی خۆکوشتن و هەوڵدان بۆ خۆکوشتن تۆمار کراوە. بەمەش کەرکووک لە دیاردەی خۆکوشتندا لە ڕیزی پێشەوەی پارێزگاکانی عێراقا بەپێی ئامارێکە کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤی عێراق بڵاوی کردوتەوە. ساڵی ڕابردوو لە عێراق 725 حاڵەتی خۆکوشتن و هەوڵدان بۆ خۆکوشتن تۆمار کراوە. بەپێی ئامارەکە زۆرترین حاڵەتەکانی خۆکوشتن لە شاری کەرکووک بووە کە 106 ڕووداوی خۆکوشتنە و هەوڵدانە بۆ خۆکوشتن. دوای ئەویش بەغداد دێت کە 102 ڕووداوی هەوڵدان بۆ خۆکوشتن تۆمار کراوە. نحن كمفوضية العليا حقوق الإنسان في محافظة كركوك ئێمە لە کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ لە کەرکووک چاودێری بەرزبوونەوەی حاڵەتەکانی خۆکوشتن دەکەین. بەپێی ئەو ئامارەی لای ئێمەیە بەڕاستی جێگەی نیگەرانیە کە لە ساڵی ڕابردوو 106 کەس لە شاری کەرکووک خۆیان کوشتووە یان هەوڵیان داوە خۆیان بکوژن. بۆیە بە ڕێنمایی کۆمیسیۆنی باڵای بەغداد لیژنەیەکمان پێچێناوە بە سەرپەرشتی نووسینگەی کەرکووک و ئەندامەتی کەسانی شارەزا بۆ بەدواداچوون لە هۆکارەکانی دیاردەی خۆکوشتن لە شارەکە. ئێمە لە کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ گەیشتوین بۆ باوەڕێی هۆکاری سەرەکی خۆکوشتن. دیاردەی نەبوونی بێکاریە چونکە بێکاری هەژاری ڕۆڵی گرنگیان هەیە لە بەرزبوونەوەی ئامارەکانی خۆکوشتن. هۆکارێکی دیکە کێشە کۆمەڵایەتیەکانە کە بوونەتە هۆکاری بەرزبوونەوەی ئامارەکان لە شارەکە. هەژاری و بێکاری و نەبوونی وشیاری لە نێوان هاوڵاتیانی کەرکووک هاوکات بەکارهێنانی نادروستی تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە هۆکاری بەرزبوونەوەی ئامارەکانی خۆکوشتن. مامۆستایەکی ئاینی دەڵێت ئەوانەی پەنا دەبەنە بەر خۆکوشتن ئەگەر پێیان وابێت ڕزگاریان دەبێت ئەوە لە هەڵەدان پارێزەرێکی شاشکرای دەکات لە نێوان هەر 7 کەسێک کە ساڵی ڕابردوو لە کەرکووک خۆیان کوشتووە 6یان ئافرەت بوون. ئەو کەسێکەوە خۆی ئینتیحارەکە لەم دنیا فانیە ئەوی ڕزگاری بێ و بەرەو خۆشیێکی ئەبەدی بڕا بەڕاستیەوە فێڵی کردووە لە خۆی پێشەموو خەڵکێک. هۆکارەکانیشی خۆی گەور لە قورئانە باسی کردووە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. هەر کەسێ پشت لە پەیامەکەی خوا بکە خوا ژیانی لێتاڵەکەت. ئەمە خوا فەرمیە سبحانه وتعالى. تۆ بزانە هیچ مامۆسایەکی ئاینیت بینیوە ئەسڵەن هیچ گەنجێکی ئەهلی مزگەوتت بینیوە ئافرەتێکی باڵاپۆشی قورئان خوێنت بینیوە خۆی بکوژێت؟ مستحیلە. کێن ئەو کەسانی خۆیان نەکوژن؟ کەسە بێ باوڕەکانن کە باوڕیان بە زنوبوونەوە نییە. پیان وایە ڕوحی ئاسوودا بێ لە دوای مردنی بۆیە خۆی کوژێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئینسانی موسڵمان کە ئەمرێت یەستەریح ئیسراحەت ئەکات. بەڵام ئینسانێک کە بێ باوەڕ بێت یەستەریح منه العباد والبلاد. خەڵکی و تەواوی گوند و شار و وڵاتەکان لە دەستی ئیسراحەت ئەکەن. ئەم کەسێک کە خۆی ئەکوژێ پێی وایە من ئیسراحەت ئەکەم. نا نەکبەتیەکان و ناڕەحەتیەکان ئەسڵەن لە دوای خۆکوشتنەکەی تۆ دەستی پێکات. بەداخەوە بەڵێ ئێمە با یەکەم جا باسی ئافرەت بکەین بۆ لەبەر ئێمە پێشتر بەحسێکمان کردهبوو لە 6 ئافرەت پیاوێک خۆی کوژێ، ینی حتا 6 ئافرەت خۆی کوژێ پیاوێک خۆی کوژێ. بۆ یەکەم باسەکە باس جارێ ئەگەڕێنینەوە بزان ئافرەتەکان بۆ ئەوە خۆیان ئەکوژن بەو ژمارەیە ئەیگەڕێنەوە بەڕاستی بۆ ناوشیاری کۆمەڵگا بە تایبەتی ئافرەتان لەسەر وشیاری لەسەر مافەکان خۆیان کەمە. ئەگەریش وشیار بێ چانۆ ئەگە بڕە داوای مافەکان خۆی بکات تەبعاً بە ڕێگای یاساییە. دیسانەوە ئەستەمە تۆزێ بۆ مافەکانیان خصوصەن ئەگە بۆ جیاوبوونە بێ. ئێمە ئەگەر باسی بکەین وەک سنتەری خێزانیمان هەیە لە کۆمەڵی هیوە ئەم حاڵەتانەمان بۆ دێ زۆری خێزانیە. کاتی کێشەی خێزانی ئەبێ پیاوەکە بە زۆر تهدیدێکە بە ژیان خۆی بە مناڵ خۆی ئەگەر بێتەوە جیاوە بێ ئەوش ئەگەر بێتەوە چارەسەرکەی ئەگەڕێنێتەوە بۆ ماڵیشەوە دیسانەوە ئەگەر باوکی بێ ئەگەر برای بێ پشت ئەمە ناگرێ دەبەرەوەی تەلاق عیبە کۆمەڵی ئەسباب و عەشایر ئێمە سەیتەڕاکەیان خود دیسانەوە ئەگەڕێتەوە لێگەبێتەوە بۆ ماڵ بەڵام مناڵت بۆ بە خاوەن ناکەین. ئەمانە هەمووی ئەم هۆکارە زەختێکی نەفسی وای لێکاکە خۆی بکوژێ. ئەو ژمارانەی خۆکوشتن لە کەرکووکە کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤی عێراق بڵاوی کردوێتەوە ئاماری فەرمین. بەڵام ڕێکخراوەکانی تایبەت بە کەیسی خۆکوشتن لە پارێزگاکانی عێراق پیان وایە خۆکوشتن لە حاڵەتەوە بووە بە دیاردا. بۆیە ڕەنگە ئاماری ڕاستەقینە زیاتریش بێ لەوەی کە
ئێستا بڵاو کراوەتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.